يصلي فيزين صلاته كابرا بخوي نوێژێکی سادە و ساکارەکات بە پەلەپەل بەڵام کە ئەبینێ خەڵک سەیرێکات و سەی نوێژەکەیەکە نوێژەکەی جوانەکە لە بەرخاتی خەڵکی ماشەڵڵا ماشەڵڵا چەند متەقیە نوێژیان میکە ئاوا بیکە سێکە بزان پیاوێکی چەند لەسەر خۆ چەند هادی چەند متەقی ماشەڵڵا جا سەلامی یایە کابرا وتی قورئانیشم لەبەر و دەلایل خێراتیشە خوێنم بۆی خەڵکەکە بزانێ فیالەنەم پیاوە ئەمە پێوتێ چی ئەمە پێوتێ شێکی خەفی یعنی نەک پاداشت نییە لە نوێژەیە ڕێک عەکس بووە لە قیامەتە پاداشی ئەوە نییە کە نوێژت کردویانە و کردووە محاسبەی ئەوەت لەگەڵەکرێ ئەو چاوانەی سەیریانە کردی لە چاوی خوا گەورەتر بوون لە خوا عەزیمتر بوون پاداشیان ئەدایتەوە ئەگەر نوێژەکە بە جوانی بکردایە ئەی بۆ ئەهمان نوێژە بۆ خوا نەکرد لەبەرەوە بێ بە ماڵوێرانی و بە قوربەسەری بەسەرتەوە جوابێکیش بۆ ئەمە حازر کە